بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەپێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 1 ملیۆن کەس کە موچەخۆری حکوومەت و کەرتی تایبەتنین لە هەرێمی کوردستان لە سەردەمی قەدەغەی هاتوچۆ کارەکانیان لەدەستداوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا تاوتوێ دەکەین تا چەندێک حکوومەت هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت دەکەوە پرۆژەی هەیە بۆ ئەمە بەستایە ئەوانەی کە کاریان لەدەستداوە قەرەبوو دەکرێنەوە. هەروەها باس لە دۆخی زیندانەکانی هەرێمی کوردستانیش دەکەین بە میوانداری کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بەهۆی قەدەغەی هاتوچۆ زیاتر لە 1 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان کە موچەخۆری حکوومەت و کەرتی تایبەت نین کارەکانیان لەدەستدا و لەلایەن حکوومەتی هەرێمیشۆ هیچ بودجەیەک بۆ هاوکاریکردنیان تەرخان نەکراوە. بەپێی ئاماری حکوومەتی هەرێم 1 ملیۆن و 250,000 کەس موچەخۆری حکوومەتی هەرێمن و لە ئێستاشدا بەهۆی درەنگ دابەشکردنی موچە زیانیان بەرکەوتووە و لە مانگی 4 موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو وەردەگرن. لە هەمان کاتیشدا بەپێی ئامارە نافەرمیەکان لە کەرتی تایبەت و کۆمپانیەکان زیاتر لە 100,000 کرێکار کار دەکەن و 85,000 کرێکاریش لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەستەبەر کراون. بەپێی یاسای کاری عێراقیش خاوەن کارەکان لە کاتی کارەساتەکان دەبێت موچەی مانگێکی کرێکارەکان بدەن. هاوکات زیاتر لە 1 ملیۆن کەس کە موچەخۆری حکوومەت و کەرتی تایبەت نین لە شۆفێری تاکسی و کاسبکار و کرێکاری ڕۆژانە بەهۆی قەدەغەی هاتوچۆ زیانی زۆریان بەرکەوتووە. بەڵام تاوەکو ئێستا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هیچ بودجەیەکی تایبەتیان بۆ قەرەبووکردنەوەی تەرخان نەکردووە. هەرچەندە دۆخی موچەخۆرانیش لە هەرێمی کوردستان لە بارێکی خراپدایە بەڵام ئەوانەی موچەخۆر نین دۆخەکەیان خراپترە و لە سەردەمی کۆرۆنا زیانی زۆریان بەرکەوتووە. کێشەی دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەیان هەیە. لە زۆرینەی وڵاتان جیهان لە کاتی کەرەنتینەکردنی هاوڵاتیان بەهۆی کۆرۆناوە حکوومەت قەرەبووی ئەو کەسانە دەکاتەوە کە کاریان لەدەستداوە. بەڵام لە هەرێم بە پاساوی نەبوونی بودجە هاوکاریان نەکراوە. ئەمەش لە کاتێکدا حکوومەتی هەرێم لە ماوەی 22 ساڵی ڕابردوو بەهۆی خراپ بەڕێوەبردنیەوە پارەی دانراوی بۆ کاتی کارەسات و پەتاکان نییە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کوێستان خەم خێر سپاس باوەندەتان زۆر سپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە سەردەمی کۆرۆنا خەڵکێکی زۆر بێکار بووە هیچ پرۆژێک لە حکوومەت یاخود لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسانی کە کاریان لەدەستداوە و موچەخۆر نین. سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان هیوادارم هەمومان پارێزراوە بین لە ڤایرۆسی کۆرۆنا. دیارە قەرەبووی ئەوانەی کە کاریان لەدەستداوە ئەوە ئەرکی وەزارەتێکی ئێمە نێوەرز ئەرکی کۆی کابینەکەیە. خۆی ئەم مەفهومە بە هەڵە ڕۆیشتووە لەبەرەوەی ئێمە ناومان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە. بەداخەوە کەناڵەکانیش ئەکەونە ئەو هەڵەوە کە لایەنی بەرپرس بۆ قەرەبووی ئەوانە ئێمەین. ئەمە ئیشی کۆی کابینەکەیە. هینی ئەنجومەنی وەزیرانەکە ئێمەش ئەندامێکین لە ئەنجومەنی وەزیران. من ئەمەوێ ئەوە بڵێم بەپێی مادەی 65 یاسایی ژمارە هەفتاویەکی ساڵی 1970 عێراقی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارە و ئیش پێکرا یاسایکار ئەو کرێکارانەی کە لە کۆمپانیاکان و کارگەکان کارەکەن لە کاتی وەک خۆت باسی کرد لەو کاتانەیە کە دۆخێکی ئاڵۆز دروستە بێت کۆمپانیاکان ئەبێت کرێی مانگێکی کرێکارەکانیان بن و ملزەمن ئەبێ کە ئەوە بن ئەو لایەنەی کە چاودێرە کە ئەو کۆمپانیانە سەرپێچی نەکەن ئەو پارەیە بن ئەوە ئێمەین. ئێمە چۆن ئەزانین کە کۆمپانیایەک پارەی کرێکارەکانی نایە هێڵی گەرممان هەیە کە پەیوەندیمان پێوە بکەن و لە هەر ڕێگایەکەوە لە ڕێی بەڕێوەبەری کار و دەستەبەری کۆمەڵایەتیە و بەیە زۆر جار پەیوەندی بە خۆمەوەکەن ئێمە ئەو کۆمپانیانە ئیجبارەکەین کە بێ پارەی کرێکارەکانیان بن هەتا ئەو ڕادەی ئەتوانین بیان نەینە دادگا. ئەوی کە
کاری لە دەستداوە دیارە خۆت ئاگاداری کە هەر لەگەڵ سەرهەڵدانی کۆرۆنا ئۆپەراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە پارێزگاکان دروست بوو. باش ئەم بڵێ ئەمانە کە لە پارێزگاکان بوون و بەڕێز سەرۆکی حکوومەتیش داوای لە کۆمپانیا و دەوڵەمەندەکان کرد کە بەهانای خەڵکی هەژارەوە بچن. خۆشبەختانە بەشێک مناڵم هەمویان بەشێک لە کۆمپانیاکان لە خێرخواز و خەڵکی دەوڵەمەند بە ڕێژەیەکی زۆر و بەرچاو سەبەتی خواردنی گەیاندە ئەم پارێزگاکان و ئەو هەڵمەتە بەردەوام بوو. هەر کەسێک لە هەر شوێنێک پێویستی بە سەبەتی خۆراک بوو بێت خۆیان پارێزگارەکان ئەو ژووری ئۆپەراسیۆنە بۆشیان بردوونەتە ماڵەوە، ینی بەو شێوەیە کارەکەیان ڕێکخستووە. ڕاستە ئەمە ڕەنگە لەبەر ئەوەی کە حاڵەتێکی تاریک بووە و کارەساتی وا جاری کاتێکی کە نەهاتۆتە بەردەم هەرێمی کوردستان و حکوومەت کە خەڵکیی ئاوا بێکار و هەژار بکەوێت بۆیە ڕەنگە ناڕێکی لە ئیشەکانیانە هەبوو بێ، ڕەنگە خەڵکی هەژار هەبوو بێت خواردنی پێنەگەیشت بێت، ڕەنگە خەڵکی هەلپەرست هەبێ و دەوڵەمەند بوو بێ بەری کەوت بێ، ڕەنگە ماڵ هەبوو بێ 4 جا بەری کەوت بێ. بۆیە ئێستا حکوومەت خۆی خەریکی تەنزیمکردنەوەیەتی. هەر ئەمڕۆ وەزارەتی پلاندانان کۆبوونەوەیەکی کردووە بە ئۆنلاین بەڕێوەبەرە گشتیەکانی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی ئێمەشی تیا بووە چۆن ئەمە تەنزیم کەینەوە. دووەم ئەو پارەی کە کۆکراوەتەوە لە حکوومەت کۆی کردەوە دەوری 90 ملیۆن دۆلارە ئەدرێ بە خۆراک. ئەم خۆراکە چۆن بگاتە ئەو خێزانە هەژارانە کە حکوومەت خۆی سەرپەرشتیەکە و ئەمڕۆ بەرنامەدانراوە چۆن ئەوە بکرێ. جگە لەوەی کە حکوومەتی عێراق بڕیاریاوە کە بۆ هەر تاکێک کە هیچ بڵێ لە خێزانێک هیچ جرامەتێکیان نەبێ موچەیان نەبێ 30,000 تەرخان بکە. ئێمە وەک حکوومەت ئێمە ژۆک وەزارەتی کار داوامان کردووە کە ئەبێ ئەو پارەی کە تەرخان کراوە بێ لە ساڵ 14 بۆ هەرێمی کوردستان بێت و ژمارەکەشمان بە تەحدید یاونەتێ. ئێستا لە گفتوگۆیان لەگەڵیانە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی عێراق مەبەست نەخێر خۆی ئەنجومەنی وەزیران بڕیاریاوە حکوومەتی ئێمە وەزارەتی کار لە ڕێگای نوێنەرایەتی هەرێم لە بەغا گفتوگۆمان کردووە کە ئەوانیش گفتوگۆیان لەگەڵ سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران کردووە کە بێ ڕێژەی لە ساڵ 150,000 بۆ خێزانەیەکیانێ نەخێر 150,000 ئەوە تۆڕی چاودێری خێزانە. ئێستا حکوومەتی عێراق بڕیارێکی دەرکردووە ئەوەی کە لە کۆڕۆنا بێکار بووە خێزانێک بێکار بوون فۆرم پڕەکەنەوە. ئەم خێزانە ئەگەر داهاتیان نەبێت ئەگەر فعلەن بەهۆی کۆڕۆناوە کاریان لە دەستدا بێت بۆ هەر کەسێکیان ئەگەر 5 خێزان بن 530,000یان پێ ئەدرێ. ئێمە داوامان کردووە لەو پارەی کە تەرخان کراوە ئەبێت بەشی هەرێمی کوردستانی شیتیا بێت چکە هاونیشتیمانیانی ئێمە ئەوانیش خەڵکی عێراقن و بەهۆی کۆڕۆنا و خەڵکیی زۆر بێکار بووە هەژار کەوتووە پێویستە لەو پارەیە هاوکاری بدرێت. ئەمە ئێستا لە گفتوگۆیان هەر ئەم ڕۆژجارێکە پەیوەندیم بە نوێنەرایەتی خۆمان لە بەغا کرد وتیان ئێمە لە کۆبوونەوەش پێماوت دوون نووسراوی ڕسمیشمان بۆ کردوون و بە بەردەوامی لە خەتین لەگەڵیانە کە لەو پارەیە بەشێکی بدرێت بە خەڵکی هەژار و کەم دەرامەتی هەرێم. بەس خۆتان ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پەیوەندیتان نییە ئێوەکو وەزارەتەکەی خۆتان؟ ئەمە وەزارەتی کار پێی هەڵناسێ ئەنجومەنی وەزیران ئەوە هەمان هەڵەیە کە پێتان وایە وەزارەتی کاریش ئەبێ وەزارەتی کار ڕایگەیاند کە وتی بانکی ناوەندی 300 ملیار دیناری تەرخان کردووە. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەو ماوەی پێشوو ڕایگەیاند کە خێزانێک ئەوەندەی پێدەدرێتەوە. خۆی ئەوە سەردەمی پێم وایە خۆپیشاندان بوو. ئەوە تۆڕی چاودێری خێزانە هەموو خێزانێکی هەژار کە سەرچاوی داهاتی کەی نەبێ 150,000 بۆ ئەبڕدرێتەوە. پێشتر لە هەرێم ئەمە هەبووە بەڵام بەداخەوە بەهۆی خەیرانی داراییەوە ڕاگیراوە کە 80,000 خێزان لە هەرێمی کوردستان ئەو پارەی هەیە. ئێمە ئێستا ئیشی لەسەرەکەین بەس ئەوە بۆ ماوەیەکی درێژخایەن و
ڕەنگە ساڵێکی کەشی پێ بچێ ئەوەی من ئەیڵێم بۆ مەسلەی ئێستایە هەنووکەیە بۆ مەسلەی کۆرۆنایە بۆ ئەو خێزانانەی کە بەهۆی کۆرۆناوە کاریان لە دەستداوە هەژار کەوتون ئێمە وەک باسم کرد لە ڕێی دەوڵەمەنەکانەوە سەبەتی خواردنیان پێگەیشتووە دووەم ئەو پارەی کە حکوومەتی هەرێم لە هاوکاری وەری گرتووە 90 پێم وایە 90 میلیارد دینار 90 میلیۆن دۆلارەکە پێم وایە ئەمە ئێستا ئەدرێ بە خواردن و ئەدرێ بە خەڵکی هەژار هەروەها ئەوەی بەغاش ئیشمان لەسەر کردووە ئەوکو حکومەت وەکو خۆی و ینی هیچ جگەلەوەی خێرخوازان مەسەرنا و 21 میلیارد دیناری کە کۆکراوەتەوە ئەی خۆی هیچ بودجێکی تایبەتیە بڵێن ئەنجومەنی وەزیران قسەتان لەسەر کرد دەبێت کە بەڕێزیشت بەشداری کۆبنەوەکان دەکەی حتممانێنی بۆوانەی کە کرێکارن مەسەرەن جگە لە کەرتی تایبەت ئینی کاری ڕۆژان دەکەن قەرەبوو بکرێنەوە هیچ بودجێکی تەرخان کراوە تا ئێستا خۆی یەکەم حەزەکەم ئەوە بڵێم کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هەموو موچۆ ئیمتیازاتی دوومانیان بەخشیوەتە ئەو سندوقە وەزیرەکانیش نیو موچە و دەرماڵەی دوومانیان بەخشیوەتە ئەو سندوقە بۆ خەڵکی هەژار بەڵام بۆ مەسلەی بودجەیەکی تایبەت پێم وایە بەڕێزە باش ئاگاداری کە ئەو بودجەی کە کاتی خۆی لە سا حەڤە هاتە هەرێم لە هەرێم موچەی لێ ئەدرا و بودجەی تەژغیلی و پارەیەکی لێدا ئەنرا بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتەکان ئەوە نەماوە چەند ساڵێکە خۆ دەزانی ئەوەی کێستا لە بەغاوەیەت تەنها بۆ موچەی فەرمانبەرانە و ئەوەی کە لە داهاتی ناوخۆی حکوومەت ینی بودجەی نەوی بۆ کاتی پەتا و کارەساتەکان چونکە ئێستا ئەندامێکی لەژنی دارایی میوانی ئێمە بوو کەوتی 108 میلیارد دۆلار لە عێراقەوە هاتووە بۆ هەرێمی کوردستان بڵێن لە 2003 تاوەکو ئێستا بڵین بەڵێ لە 2003 تا ئێستا کە هاتووە ئەوە بابەتێکە کە کابینەکانی پێشتر لی بەرپرسیارە کە ئێوەش بەڕێستان وەزیرتان هەبوو بەشدار بوون هەموو ئەو کابینانەیە بەڵێ هەتان بۆ مویم لە حکوومەت بوون و ئەبێ لیان بپرسن لەو کابینانەی پێشوو ئەم پارانە ئێمە وەکو پەرلەمان قسەمان هەبووە و فراکسیۆنی گۆڕان کە من لەو فراکسیۆنە بووم زۆرترین قسەمان هەبووە و من هەموو جارێک لە وەزیری داراییم پرسیوە تۆ هیچ پارەی پاشەکەوت کردووە بۆ کاتێک کە بودجە نامێنێت و لە کاتی پەسەندکردنی یاسایی ئەوەی کە حکوومەت خۆی نەوت بفرۆشێ ئەوە فراکسیۆنەکە ئێمە و فراکسیۆنی گۆڕان کە کردمانە هەرا کە ئەوە نەکەین بۆی بودجێ لە ساحەڤە نەبڕێ هەتا ئەوەی کە خەریو بێ بە شەڕی دەستەویەخە لەگەڵ بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان بەڵام ئەوەی من کە باسی یەکەم ئەم کابینەیە کە ئەم کابینەیە ئێستا ئەوەی لە بەغاوە بۆ یەت بڕێک پارەیە بەڵێ پارەی نەوتە لەگەڵ ناوخۆ پێش کۆرۆنا تەختیەی موچەخۆران و بودجەی تەشغیلی وەزارەتەکانی شیع کرد نەکەر ئەمە خەریب بوو حکوومەت ئەیتوانی هەنێ پرۆژەش بکات دەستی کردبوو بە هەنێ پرۆژە بەڵام لەگەڵ هاتنی قەیرانی کۆرۆنا نەوەی دەگەر ئاگاداربی زۆر دابەزی کەەوە نرخی نەوتی نزیک کردەوە لە 6 میلیۆن دۆلار داهاتی ناوخۆ بەهۆی داخستنی هەموو ئەو بەڕێوەبەرایەتی و فەرمانگانەی کە داهات کۆکەنەوەمی داخرا داهاتیش نزیک بۆتەوە لە 0 بۆیە حکوومەت لە ئێستاە هەموو تەرکیزێکی لەسەرەوەیە موچەی موچەخۆران بات و ئەرکی حکوومەتی شەکە ئەبێ موچەی موچەخۆرانی خۆی بەبێ دەستکاری دابین بکات لەبەرەوەی موچەخۆر مافی لەسەر حکوومەتە ئەبێ موچەکەی وەربگرێت و هەر کات ئەمە دوولایەنەشە کاتێک موچەخۆر موچەکەی وەرەگرێ ناڕاستە و خۆش پەیوەندی بە بازارەوە هەیە کە ئەتوانێ بازار بکات ئەتوانێ کەلوپەلەکانی دابین بکات لەلایەکی کەوە ئەوانەی کە خاوەنی مۆڵ و دووکان و ئەوانەشن بازاڕیانە بژێتەوە بۆیە ئێستا تەرکیزی حکوومەت لەم قەیرانی کۆرۆنایە مەسەلەی موچەی فەرمانبەرانێتی بەڵام ئەرچێتی هەروەک باسم کرد بەو ڕێکارانەی لە ڕێی دەوڵەمەند لە ڕێ ئەو پارەی کۆی کردوتەوە لە ڕێک حکوومەتی هەرێمەوە هاوکاری ئەو خێزانە هەژارانە بکە کە کاریان لە دەزاو چکە ئەوانە هاونیشتیمانیانی ئێمن مافیان لە سەرمانە هەر لە ڕووی 250,000 موچەخۆر بێ خەڵکێکی زۆر کاری سەر بەخۆ دەکا بڵین هیچ بۆم ڕوون کردیتەوە کە ئێمە هەر لە سەرەتاوە کۆمپانیا هەیە 50,000
سەلەی خواردنی تۆزیع کردووە. هەر لەسەر داوای ئێمە کۆمپانیای کار 5,000 سەلەی خۆراکی بۆ چەند قەزا و ناحەیەک ناردووە. کۆمپانیایی کە هەیە 10,000 سەلەی تۆزیع کردووە، هیوا هەیە 20,000 کردووە. ئەمانە هەمووی ئامارن و تۆزیعیان کردووە لە ڕێی محافەزەکانیان سەر بەخۆیان کردووانە. خۆی وەکو بودجەیانی بودجەیەکی خۆی تەرخان نەکردەوە بۆ تەناوەیەکەوەی خێرخوازانە. بۆم ڕوون کردیتەوە کە نازام تێم نەگەیشتی ئاگادارم نەبوویت. بۆم باس کردی بەڵێ وەکو حکوومەت ئێستا ئەو پارەی لەبەردەستایەتی بەهۆی دابەزینی نەوت، بەهۆی ئەوەی کە داهاتی ناوخۆ بووە بە سفر، بەهۆی ئەوەی کابینەکانی پێشوو لە باتی پاشەکەوت بۆ ئەم حکوومەتە جێپێڵێ قەرزی بۆ جێهێشتووە کە ئێوەش لەو کابینەیە بوون. بەڵام بەداخەوە ئەم کابینەیە هاتوۆتە سەر قاسەیەک کە نەک خاڵیە، قەرزارە. بۆیە حکوومەت لە ئێستاە هیچ پاشەکەوتێکی نییە، بەڵام هەوڵیاوە. چۆن هەوڵیاوە؟ یەکەم وەکو باسم کرد سەلەی خۆراکی لە ڕێی دەوڵەمەنەکانەوە، ئەو 90 ملیۆن دۆلارە لە چەند ڕۆژی داهاتووە ئەدرێ بە خۆراک، ئەدرێ بە خێزانەکان و خۆراکی 3 مانگی ئەوەی کە وەزارەتی بازرگانی کە پێوتێ بەعی دابەژەکرێت. ئارت ئێستا دەستی پێکردووە گەربینی بێت وەزیری بازرگانی ئەمڕۆ خۆی سەردانی ئاشەکانی کرد بۆی تەنانەت لە کوالیتی ئاردەکەش بکۆڵێتەوە. و هەروەها لە داواشمان لە بەخا کردووە کە لەو پارێش ئەبێ حسەی ئێمە بدرێت بۆ ئەو خێزانانە و کۆمەڵێک ڕێکاری کەش کە لە داهاتووە قسەی لەسەرەکەین کە چۆن وا بکەین ئەم مانگەش مانگی 4 چەند کار ئاسانیەک بۆ کۆمپانیاکان بۆ کارگەکان بکەین بۆ ئەوەی پارە و موچەی کرێکارەکانیان بن. ئێمە هەنێک لێ خۆشببوونیان بۆ بکەین پرۆژەیەکمان ئامادە کردووە بۆ بەردەمی سەرۆکی حکوومەت. هەنێک لێ خۆشببوون لە کرێ، لە ئاو کارەبا، لە زەریبە بەس دیارەکەی بڕیارەکە دەدرێت. ئێمە ئامادە کراوە بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران پرۆژەکەی ئامادە کردووە، خستوێتە بەردەمی سەرۆکی حکوومەت بۆ واژۆکردن کە واژۆی کرد. ئەو کاتە کە لێ خۆشببوونمان کرد لە کرێی خان و ئاو کارەبا و هەنێک لە زەریبە، ئەو کاتە ئەبێ کۆمپانیاکانی ژموچەی کرێکارەکانی خۆیان بن. بۆیە ئێمە لە هەموو ئەو ڕوانەوە ئیشمان لەسەر کردو چکە بەواجبی خۆمانیە زانین. دووبارە یەکەمەوانە هاونیشتیمانیانی ئێمن، ئەوانە مافیان لەسەر ئێمەیە. لە ڕووی ئینسانی شەوەگەر ئێمە وەزیریش نەبین، کاربەدەستیش نەبین لە محکوومەتەیە، بێ خەمی هاونیشتیمانیان و خەڵکی فەقیر و هەژاری خۆمانمان هەبێت. باشە، بەس لەسەر لایەنەکانەوەی کە ڕابردوو بەشدارم پێ دوایە گەر دەسەڵاتی پارە و نەوتیشانلانە و بێوانیش بەرپرسیارن. من ناڵم بەرپرسیارن بەپی من پێشتریش باسی ئەوم کردو چکەمەش لە کابینەی نۆ هەبووین، بەڵام ئێوە کابینەکانی پێشتریش هەبوون. بەڵام مەسەلەکە چییە؟ مەسەلەکە ئەوەیە هەرکەس بەپێی بەرپرسیارەتی. پرسیارەکەی من بۆ تۆ ئەوەیە کە ئەو پرسیارە لە وەزیر و بەرپرسەکانی خۆتان لە حکوومەت بپرسی. هۆکاری ئەوەی کە حکوومە کابینەکەی ئێوە هیچ پارەیەکی جێنەهێشت بۆ ئەم کابینەیە و قەرزی جێهێشت چییە؟ من ناڵێم بەرپرسا، من ئەڵێم ئەو پرسیارەی لە منی ئەەکەی کردا پێشەوەی بێت. پێشتر لە کابینەکە پرسیارم لێکوتی ئاگام لە داهاتی نەوت نیە، ئاگام لە داهاتی ناوخۆنیە کە لە کابینەکەش بەشدار بووە. بەرحاڵ بچینە سەر مەسەلەی ئەو کەرتی تایبەت کەوتت بەپێی یاسا دەبێت بڵێن کرێکاران موچیان بۆ دابینی ئەگرێگر نەیکات بۆ نمونە ئێوە سزای دەدەن نەمەین بە دادگا، بەڵام ئەبێت و دەزانی لە مەسەلەی دادگا بێش کاتکەر هەبێ. ئێمە هێڵی گەرممان هەیە و بە تەلەفۆنیش ئەتوان پەیوەندیمان پێوە بکەن. ئەگەر سکاڵاکەر هەبێت لەسەر کۆمپانیایەکە موچەی کارمەندەکانی ناوە ئێمە یانین بە دادگا کارێکە بێ بۆی کە بترسێ کارەکەی لەدەستدا، ینی چی بکات چۆن سکاڵاکەی بگەێنێت بۆی کە ناوکەشی ئاشکرانە بۆسەر لە کۆمپانیایەکی کەرتی تایبەتە کار دەکا بۆ نمونە. ئێمە هێڵی گەرممان هەیە باش و تەلەفۆنی هەمومانی من کاگعاعرفی تۆ ئەو برادرانەمووی کراوە تۆ پەیوەندیمان پێوەکەن. بەڵام خۆ دەزانی ئوسوڵی مەحکەمە و ئەوانە ئێمە کۆمپانیایەک لەسەر تەلەفۆنی کرێکارێگەینە دادگا، بەڵام خۆ دوجار دادگا پێویستی بە
مستەمسەک و بەوانەیە کە بزانێ ئەم کۆمپانیایە پارەی کرێکارەکانی یاوەیان نا ئێمە خۆمان محامیمان هەیە لە هەر سێ پارێزگاکە لە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی لە بەڕێوەبەرایەتی کار ئەمانە بەخۆبەخش بەبێ بەرامبەر کاری هەموو ئەو کرێکارانەکەن کە سکاڵایان هەیە تا ئێستاش پێشتر پێش کۆڕۆنا هەر کرێکارێک سکاڵای هەبوو بێ لەسەر خاوەنکارەکەی درابێ بەدادگا ئێمە وەک وەزارەتی کار بردومانەتەوە بۆیە لە ئایندەیە بزانین هەر کۆمپانیایەک کرێکارەکانی نایە بە دڵنیاییەوە ئێمە یانینە دادگا و پارێزەری خۆبەخشمان هەیە و دڵنیاین ئەشی بینەوە باش بەس بۆ ئەوانەیە کە دەستەبەر کراون یاخود بۆ نمونە بۆ ئەوانش کە دەستەبەریش نەکراون ڕەنگە کرێکارە بێت لە کەرتی تایبەتە لە کۆمپانیەکە دەستەبەر نەکرابێ کە لایەوە پێشتر بەڕێوەبەری کار و دەستەبەری کۆمەڵاتی باسی لەو کرد و کەشتاوە 5,000 کرێکار لایەوە دەستەبەر کراون ئێمە باسی کرێکاری دەستەبەر کراوەکەین چکە خۆی لە ئەساسە یاساکە بۆ ئەو کرێکارانەیە کە دەستەبەر کراون هەر بۆیە گرنگە لە داهاتووە هەموو کرێکارێک هەوڵ بە کۆمپانیاکەی دەستەبەری بکە ئەگەر نەیکە ئەتوانێت داوای یاسایی لەسەر تۆمار بکە ئێمە ئەبینە لایانی مدافع لێی ئێمە ئەمەمان چەند ئێمە لەوەتی هاتووینەتە ئەم کابینەیە لە چاوپێکەوتنەکانمان لە کۆبوونەوەکانمان داوامان لە کۆمپانیاکان کردووە کە ئەبێ هەموو کرێکارەکانیان دەستەبەر کردووە بکەن داوامان لە کرێکار کردووە کە داوا بکەن کە ئەبێ دەستەبەر بکرێن من بۆ خۆم ئێستا بچمە هەر دوکانێ هەر مۆڵێک هەر شوێنێک یەکەم پرسیارکە یەکەم لە کرێکارەکان یا لەوەی کلێوی شەکاڵەن دەستەبەر کراوی وتینە هەر یەکسەر لەوە تەلەفۆنەکەم بۆ بەڕێوەبەری دەستەبەری ئەو شارە ئەڵێم ئەوە من لە فلانە کۆمپانیام لە فلانە دوکانم لە فلانە مۆڵم کرێکارەکانی دەستەبەر نە بۆ یەکسە بەیان لیژنە ئەنێرون دەستەبەریانەکەن بۆیە ئەم وشیاری ئەبێ لای کۆمپانیاکان هەبێ لای کرێکاران هەبێت و ئێمەش وەک وەزارەتی کار لیژنەکانی پشکنینمان چالاکتر بکەین بۆ ئەوەی بچنە هەموو مۆڵ و سۆپەرمارکێتێک بۆ ئەوەی هەر کەسێ دەستەبەر دەکراوە دەستەبەر بکرێ بۆی ئەم مافانەی نەفەوتێ خۆ تەنها مافی ئەم مافە ئەوە نییە کە تۆ لە ڕەنگە 30 ساڵێکە قەیرانێکی وا توش نەبین موچەی مانگێکی وەرگێ ئەمە لە کاتی پێکانیەتی کە موچە وەرەگرێ ئەمە لە کاتی خانەنشینیەتی خانەنشینی بۆ بڕێتەوە ئێمە کرێکارێکمان هەبوو لە دوکان بەداخەوە کەوتە ژێر سیارەی ئەوەی کە خۆڵ و خاشا کۆکاتەوە جانی سپار هاتینە سەر خەت و بووین بە پارێزەری توانیمان ماوەیەکی زۆر کەمیش بوو دەستەبەر کرابوو پێم وایە 2 مانگ بوو دەستەبەر کرابوو ئێستا موچەیەکمان بۆ خێزانەکەی بڕیوەتەوە خانەنشینی بۆیە ئەمە گرنگە کە هەموو کەسێک ئەو وشیاری هەبێ کە بێ دەستەبەر ئەوانێکی ئیشی سەر بەخۆ دەکەن ئەوان چارەسەریان نییە بڵێن ئیشی ڕۆژانە دەکەن نەخێر ئەوە کێشەیەکی گەورەیە نەکاری تەکسی دەکەی سەرچاوێکی نییە یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی بۆ شایەکی یاسایی تایە بۆ شایەکە ئەوەیە کە ئەو کرێکارانەی خاوەنی کاریان نییە ناتوانرێت دەستەبەر بکرێت چونکە بۆ تۆ کە کرێکاری لە دوکانێک بۆ نمونە لەسەر تاشخانەیەکی شەکەیت کە ئەم وەستایەت دەستەبەرتەکە ئەبێ لە 112 موچەکە چەند تیاتێ مەسەن 500,000 هەیە مانگانە ئەبێ هەموو مانگێک لە 112 موچەکەتێ بۆ بخاتە سندوقی خانەنشینی و دەستەبەرەوە خۆشی لە 105 بە بەڵام کە خاوەنکارە دنیا ئەو کاتە کەس نیە ئەو لە 112 بۆ بە بۆیە ئێمە ئێستا لە هەوڵی ئەوەیان یاساکە هەموار بکەینەوە بە شێوازێک هەموو ئەوانەی کە خاوەنکاریان نییە چۆن ڕێگایەک بدۆزینەوە کە ئەوانش دەستەبەر بیانگرێتەوە جا ئەمە ئایا بۆ نمونە وا بکەین هەموو ئەوانە کۆمپانیان بۆ دابمەزرێت یان حکوومەت ئەرکی ئەوە بگرێتە ئەستۆ ببێتە خاوەنکاریان ئێمە چەندین کۆبوونەوەمان کردووە و وەرکشۆپمان کردووە سمینارمان کردووە لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ کرێکارەکان لەگەڵ سەندیکای کرێکارەکانیش بۆ ئەوەی ڕێگاچارەیەک بدۆزینەوە ئەوانەی کە خاوەنکاریان نییە دەستەبەر بیانگرێتەوە بۆ نمونە تۆ باسی خاوەن تەکسیەکە ئێمە زۆرترین کرێکاری بیناسازیمان هەیە کە قورسترین ئەرچیان لەسەرە ناخۆشترین ئەین زۆرترین بەرکەوتنیان هەیە لە کاتی ئیشەکانیانە دەستەبەر نایانگرێتەوە لە بەرەوەی خاوەنکاریان نییە
ئەمە ئێمە ئێستا لەو قۆناغیان کە یاساکە هەموارەکەی خەریکە تەواوی یەکەین بەداخەوە کۆرۆنا نەیهێش تەواوی بکەن هەر کاتێ تەواومان کرێت چێتە ئەنجومەنی شورا و ئێمە پێداگرین لەسەرەوەی کە ئەو یاسایە بە شێوازێک هەموار بکرێت کە هیچ کەسێک نەمێنێت دەستەبەر نەیگرێتەوە و ئێمەش خۆمان خەمی خۆمان وەک وەزارەت ئەوەیە کاتی ئەم وەزارەتە جێهێڵین زۆرترین کرێکارمان دەستەبەر کردبێ. باشە بەس وەکو قەرزەکان ئەو خەرزی بچووک کە ئۆبزان پەیوەندی بێ وەزارەتەکەی ئەو شەوەیە هیچ ڕێکارێکێ وەرگرتنەوەی دواخرابێ لە ئێستادا؟ بەڵێ ئێمە خۆیمە ناتوانین خۆش ببین قەرز نەک ئێمە سەرۆکی حکوومەت ناتوانێت لە قەرز خۆش بێت چونکە ئەوە قەرز پارەی حکوومەت نییە تا حکوومەت بتوانێت تۆ ببەخشێ لەو قەرزەوە پارەی خەڵکە تۆ ئەو پارێت لە بودجەی خەڵکاوە بە ئەوانە ئەبێ وەریگریتەوە بەڵام ئێمە کە هەستمان کرد خەڵک بێ ئیشە هەر پرۆژەیەکی هەبوو بێ ئیش ناتوانێت بۆ نمونە هیچ داهاتێکی هەبێت تا ئەو قەرزەی ئێمە باتەوە بۆیە ئێمە فەرمانێکمان دەرکردووە بە ڕاوێژ تەبەن ئەو فەرمانە بە تەنها من ناتوان بڕیارێکی وا بەم ئێمە ئەنجومەنی سندوقمان هەیە ئەنجومەن بە ڕاوێژ و بە تەلەفۆن و ئەوانە ئەو دەسەڵاتیان نابە من کە ئەو فەرمانە دەرکەم هەتایەکی 6 ئێمە هیچ قەرزێ وەرناگرینەوە دوای جۆری قەرزەکان چییە بڵێن ئەوانەی کە وەری ناگرنەوە ئێمە قەرزی بە سندوقی پرۆژە قەرزەکانە بەڵێ ئەوانی کە پەیوەندی بە ئێمەوە نییە هەرچەنە لەو پرۆژە بڕیارەی کە بەڕێزکردێری ئەنجومەن ئامادەی کردۆ بە بەردەمی بەڕێسەرۆکی حکوومەت بەڵێ ئەوەشی تایە کە مەسەلەی پێشینە و قەرز بۆ ماوەیەک دوا بخەین هەتاکو و دۆخەکان ئاساییە بنەوە خەڵک ئێستا ناتوانێت پێشینەی خان و بەرە هاوسەرگیری ئەوەی سندوقی نیشتە جێبوون بات هەمووی کاری لە دەزاوە ئەوەش خراوەتە بەردەمی بەڕێسەرۆکی حکوومەت بەس ئێمەوە خۆمان لەبەرەوەی لە دەسەڵاتی خۆمانایە تا یەکی 6 دوامان قستووە ئەگەر تو یەکی 6 خۆتان سەردەمی لەم کابینی قەرزەنداوە بە خەڵگیانی ڕابردووە بڵێن هی ڕابردووە نەخێر 4 ساڵی شە هیچ قەرز نەدراوە لەبەرەوەی بەهۆی قەیرانی داراییەوە پێدانی قەرزی بچوو بەڕاگیراوە وەزارەت هیچ بودجەیەکی تایبەت هەیە بۆ نمونە بۆ قەرزوشتانە ئێستا لە ئێستادا هیچ نییە؟ نانەخێر ئێمە مەوسمە لەم کابینی نەک لە سەردەمی کۆرۆنا بڵێن بەڵێ خۆی ئەوە ئەو پارەیەکی زۆرە تۆ بۆ هەر پرۆژەیەک 15 میلیۆن دیناری ئەبێ بیتێ ئێمە داوامان کرده بوو پێش کۆرۆنا کە مانگانە ئێمە ملیۆنی دۆلار وەرەگرینەوە قەرز لە هەر سێ پارێزگاکە حکوومەت داوامان کرده بوو کە سەرەتا بۆ دەستپێکردنەوەی پرۆژەی قەرزی بچووک لە ملیۆن دۆلارە مانگانە قەرزی بچووک دەست پێ بکەینەوە داوای ڕێی وەزارەتی داراییان کرده بوو بە سوپاسەوە وەزارەتی دارایی تەئیدی پێشنیارەکەی ئێمەیان کرده بوو بە ئەرێنی جوابی ئەنجومەنی وەزیرانیان نابەوە وا بڕیار بوو کە لە دوا کۆبوونەوەی پێش کۆبوونەوەی قەیرانی کۆرۆنا بخرێتە ئەنجومەنی وەزیران بکرێتە کارنامەی کۆبوونەوە و پەسەند بکرێ بەڵام کۆبوونەوەکە لە باتی چوارشەمە سێشەممە کرا لە باتی ئەو کارنامانە تایبەت کرا بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا پارێزگارەکان و سەرپەرشتیاری یەکە ئیداریەکان بەشداریان کرد و هەموو ئەو پرۆژانە بەداخەوە لەگەڵ هاتنی کۆرۆنا ڕاگیرا بەڵام ئێمە هەر ئیشی لەسەرەکەین بۆ دوای ئەوەی کە دۆخەکان ئاساییە بێتەوە و هەمومان ئەم قەیرانە تێپەڕێنین. بەڵێ 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 کوێستان خەن سەبارەت بۆی کاروتە و پرۆژه ئامادەکراوە مەسەرە لێ خۆشببوونیشی لە قەرزەکان تێدایە یاخود بڵین لە باج و ڕسومات ئەوەی کە ئامادەکراوە بڵین لە باج و ڕسومات لە بنون لە کاسبکار لە بازار لە هاوڵاتی لەم سەردەمە ئەوەی ئێمە ئەتوانین بیکەین ئەوانەیە کە بڵێ پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بەڵێ مەوسمەوەی لە پرۆژێک کە حازرکرا و لە ئەنجومەنی پەیوەندی بە ئێمەوە هەیە داوامان کردووە کرێی ئەو شوێنانەی کە هی حکوومەتەوە دراوە بە کرێک بازرگانیەکانە کۆمەڵ ئێمە هەروەک وەزارەتی خۆمان کۆمەڵێ دووکان و کۆمەڵێ شوێنمان هەیە کە یاومانە بەکرێ هینی سندوقی دەستەبەری کۆمەڵایەتیە پارەکەی چێتە ئەو سندوقەوە هی کرێکارانە هینی ڕسومی شارەوانیە ئاو کارەبایە مەسلەی پێشینەکانە هەموو ئەوانە لەو پرۆژەیە کە
ئەنجومەن ئامادەی کرۆ بەردەمی سەرۆکی حکوومەت بەڵێتیایەتی. بەڵێ ینی بۆ خاوەن مڵکەکان تێدایە بۆی لە کرێتی خۆش بوون ینی بەخشان لە باجوانش ئەو پرۆژەیە ئەمە خۆی ئێمە ناتوانین ئیجباری هیچ خاوەن مڵکێک بکەین بڵین خۆ دەزانی هەر لە سەرەتای بڵێ قەیرانەکەوە ئەنجومەنی وەزیران داوای لە خاوەن مڵکەکان کرد کە ئەم مانگە هاوکاری کرێچیەکانیان بکەن پارەکەیان لێ وەرنەگرن یا کەمی بکەنەوە. خۆشبەختانە خۆت ئاگاداری دەیان خاوەن مڵک کاتە سەر کەناڵەکان و دەیانی ژنیان ویست ناویشیان ببرێت کرێی خۆش بوون لە کرێی دووکان خان و بەڵام تۆ بڵێ خاوەن دووکان یا خاوەن خان و نابێت کرێکەت وەرگری حکوومەت و دەسەڵاتەی تایبەتیە ساڵێک بمونە لە ساڵێکە مانگێکی بە حکوومەتە کرێی مەسەرەن ئەو مڵکە ئەگەر لەو بڵین لەو باجە خۆش بێت ئاسانکاری بۆ بکرێت ئەوە ژێکێکە لە پێشنیارەکان بۆ بەردەمی سەرۆکی حکوومەت بەڵێ بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەکرێن وڵای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەکرێنە وڵاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە بە چای کەوسەر چێش لە ڕەنگ و تامی چای ڕاستەقینە ببینە چای کەوسەر ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کوێستان خەندەمەوێت لە سەردۆخی خاوەن پیرەوی سایبەتەکانش پرسیار لێ بکەم هیچ هەوڵێک هەبوو پێشتر بۆ باشکردنی دۆخیان چووکە بەردەوام گلەیان هەیە مەسەلەن کە بڕی موچەکانیە کەمە 150,000 بڵین کە ڕەنگە لە ساڵێکە موچەکان نەگاتە 2 ملیۆن ئەوانەی کە 150,000 هەیە ئەوەی کە 100,000 هەیە بڵین بەڵێ خۆیەوەی لای ئێمە تۆمارە 95,000 کەمەندام تۆمارە لەم 95,000 12,000 100,000 لە بەروی موچەیەکی کەیان هەیە ئەوانی کەش 150,000 خۆی ئەگەر یاساکەی کە خۆی پەرلەمان دەری کردووە جێبەجێ بکرێت یاسای ساڵی چەند بڵین پێم وایە ساڵی 2011 دەرمان کرد پەرلەمان لە خولیسێ یاساکە دەرچوو 11 یا 12 بەڕاستی زۆر هین نیم نایەتەوە خیاڵم بەڵێن لە خولیسی ئێمە یاساکەمان دەرکردووە ئەنێگە یاساکە جێبەجێ کرابە زیادی دەکرد بڵین خۆی بەپی یاساکە بەڵێ زۆر زیاترە لەوە بەڵام دواتر کە ڕێنمایی دەرکردووە حکوومەت و وەزارەت لەسەر ئەو بڕە ڕێکەوتون ئێمە چەند جارێک بە نووسراوی فەرمی داوامان کردووە کە پێویستە یاساکە و خۆی جێبەجێ بکرێ کە یاساکە و خۆی جێبەجێ بکرێ و پارێ زۆر زیادەکان جگەلەوە ئێمە هەموارێکمان پێشکەشی ئێستا لە ئەنجومەنی شورایە یەکێک لەوانە مەسەلەی موچەکانیان و ڕێخستنەوەیەکی
ئێستاش لە یاسای چاکسازیە دوو بابەت هەیە کە پەیوەندی بە کەمەندامەوە هەیە. یەکێکی ئەوەیە کە ئەوەی موچەی هەیە بەپێی یاسای چاکسازی نابێ هیچ کەس دوو موچەی هەبێت یان موچەیەک و بەخشینێکی هەبێ جگە لە شەهید بنەماڵی شەهید و ئەنفال و ئەوانە. بۆ ئەوەی کە ئەو 100,000یان نەبڕێت ئێمە وەک وەزارەتی کار لە ئەنجومەنی وەزیران مناقەشەیەوەمان کرد کە بیکەینە دەرماڵە بۆیان بۆ ئەوەی نەبڕدرێت بە بیانووی ئەوەی کە موچەیەکی کەی هەیە. یەکێ لە خاڵەکانی چاکسازی و لە پەیڕەوی ئەنجومەنی وەزیران کە دەری کردو لەو فۆرمانەی کە ئێستا ئێمە لەلایەن فەرمانگەی هەماهەنگی ئامادەکرا بوو هاتە لای ئێمە پڕمان کردوتەوە ئەم بابەتە یەکلایی بۆتەوە کە ئەو بێتە دەرماڵە بەڵام دوای بێ ڕێنمایی بۆ دەرکرێت. ڕێنماییەکە ئێمە دواتر دەریەکەین بە شێوازێ دەریەکەین کە لە بەرژەوەندی کەمەندان بێت. ئەو بابەتەمان مناقەشە کردووە. ئەوەی کە پەیوەندی بە 150 هەر لە یاسای چاکسازی خاڵێکی باسی ڕێخستنەوەی موچەی کەمەندامەکە. ڕێخستنەوەی چۆن؟ ڕێخستنەوەی بە شێوازێک کە ئەوانەی کە شایستەن چکە ئێمە ئێستاش دڵنیاین لەونەوە 5,000 کەسە خەڵکی ناشایستی تێدایە بەنزیکی 10,000 کەسی تایە کە کەمەندام نییە. ئێمە ناین پشکنینەوە بکەین نە پێمانەکرێ نە ئەشیکەین بەڵام چاودێری پرۆسەکە ئەەکەین. ئەوەی کە شایستە نیە ئەبێرا ببرێت ناکرێ من بە ناوی کەمەندامیەوە پارەی کەمەندامێک وەرگرم ئەگەر من ئەوە وەرنەگرم موچەی کەمەندامە حەقیقەکە زیاکە ئەمە بێ ڕێکخینەوە بەڵام دڵنیای هەموو کەمەندامێکەکەینەوە بە هیچ شێوەیەک پشکنینی پزیشکی ناکەینەوە بۆی کەمەندامێک چۆن لادا برێ بڵین ئەگە پشکین نکرێتەوە ئەتوانین کۆمەڵی ڕێکارماندا ناوە کە باسی ناکەم ئەتوانین بیکەین جگە لەوە ئەبێ پیاچوونەوە بە موچەکان نابکەین یان یاساکەەوە خۆی جێبەجێ بکرێت یا بێ ڕێنمایی تازە دەربکرێت ڕێنمایی تازە چۆن چاوڵێکیش هەیە لای خۆتان بۆ نانووسنی کە نەمەندامین وێ چکە و خۆت دەزانی ماوەیەکی زۆرە ڕاگیرە و هیچ چاوڵێک هەیە باڵە خۆی لە ساڵی 2013ەوە هیچ کەمەندامێکی نوێ تۆمار نەکراوە ئێمە پێش کۆڕۆنا بە 6 مانگی چکە من هەرە سەرتا دەسم بەکارکردو ئیشم لەسەر مەسەلەی کەمەندام کردووە ئێمە لە راپۆرتێکمان نایە ئەنجومەنی وەزیران لێ گفتوگۆی لەسەر کرا کە تۆماری کەمەندامی تازە بکەین ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکرد کە لیژنەیەکی باڵا دروست بکات لە وەزیری دارایی وەزیری تەندروستی وەزیری کار سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بۆ ئەوەی راپۆرتێکی کە ئامادە بکات بۆ بەردەمی ئەنجومەنی وەزیران بۆ دوا بڕیار ڕێی ئێمە بڕیاری لەسەر بن ئێمە کە بنۆمان کرد ئەو 4 کەسەمان ئەو 4 وەزیرە لیژنەیەکی لاوەکی مختصمان پێکێنا کە ئەوان راپۆرتەکەمان بۆ ئامادە بکەن راپۆرتەکەیان ئامادە کرد ئێمە جارێککە کۆبوونەوەمان لەسەر کرد هەنێک تێبینیمان هەبوو لەسەر کۆنووسی لیژنە لاوەکیەکە نردمانەوە و کۆنووسەکەیان چاکرد چکە پێمان وا بوو بەپێی ئەو کۆنووسە ئاستەنگ ئەکەوێتە بەردەمی تۆماری نوێ بۆیە ئەبێ بە شێوازێ بێ کە کارەکەی ئێمە لە ئەنجومەنی وەزیران بە بەڵێ باش ئەگەر بارودۆخی دارایی باش بێت تۆ ئەگەری هەیە دەست پێ بکاتوی جوادەیەک هەیە بەڵێ ئەنجا بۆی من ئەوە تەواو بکەم دیارە ئێمە دواتر کۆنووسەکە ئامادەکرا بوو بۆ بەردەمی ئەنجومەنی وەزیران و دڵنیا بووم کە ئەو کۆنووسە بەرینە ئەنجومەنی وەزیران لەو کاتەی پێش کۆڕۆنا پەسەند دەکرا ئێستا دوای کۆڕۆنا ئێمە ئیشی لەسەرەکەین ئەوە خەمی ئێمەیە ناکرێ لەم هەرێمە ماڵ هەیە 3 ئۆتیزمی هەیە تا ئێستا هیچیان ناونووز نەکراون ماڵ هەیە 3 شەلەل دەماغی هەیە تا ئێستا هیچیان ناونووز نەکراون بۆیە ئەوە خەمی ئێمەیە و ئیشی لەسەرەکەین و ئێمە پارێزەری هەموو کەمەندامێکین هەموو هەژارێکین هەموو تاکێکی ئەم کۆمەلگایەن کە پەیوەندی بە وەزارەتەکەی ئێمەوە هەبێ لە کرێکارە لە کەمەندامە لە خێزانی هێژارە ئێمە پارێزەریانی بۆیە ئێمە ئیشی لەسەرەکەین بەڵام ئەبێت دوای دۆخی کۆڕۆنا و ئاسایی بوونەوەی دۆخەکان چاوەڕێی ئاسایی بوونەوەی بودجە و دارایی حکوومەتی هەرێم و جێبەجێبوونی ڕێکەوتنەکەمان لەگەڵ کابینەی نوێی عێراقا بکەین ئەو کاتە کاتێگەی بینەوە ئەنجومەنی وەزیران کە بزانین بە بەڵێ وەڵامە درێتەوە لە کاتێکا نایبین کە پارە نەبێت و پێمان بڵێن وەڵا
ئێستا جێبەجێ ناکرێ بۆی ئەو کارەی کردومانە ئەنجامی هەبێت. باش ئەمە بۆ مناڵانی بێسەرپەرشت و ئافرەتانی مەسەرەن بێ هاوسەریش دەگرێت و چکوانیش موچەکەیان ڕاگیرەوە پێشتر بڵین ئەوانیش چاوکارێک دەست پێ دەچێت چاودێری کۆمەڵایەتی کە پێشتر هەبوو. بەڵێ ئەوەیان پەیوەندی بە کەمەندامی نوێ نییە لە دەرەوەیەوە بڵین. بەڵێ تۆڕی چاودێری خێزان پێش 4 ساڵ پێش ئێستا وەستاوە 8,000 خێزان سوودمەند بوون لەم پرۆسەیە. ڕێکخراوی بانقی نێودەوڵەتی مەسحێکی کردووە لە ساس 11 ئەم 8,000 خێزانە شایستە بوون کە ئەم هاوکاریە وەرگن. بەڵام لە دەرەوەی ئەم 8,000 بە هەزاران خێزانی کە هەیە پێویستی پێی بووە ناونووز نەکراوە، گەندەڵی تیاکراوە، تەدەخولی تیاکراوە، ناشەفاف بووە، بۆ کاری حیزبی بەکارهێنراوە، بۆیە ڕاگیراوە. ئێمە ئێستا ئیش بەو 8,000 خێزانە ناکەین لەبەرەوەی گومانمان نییە کە گەندەڵی تیاکراوە بە مەحسوبیت و منسوبیت بە دەستێوەردانی حیزبەکان هەنێکی کراوە. بۆیە ئێمە هەل لە سەرەتاوە زۆر نییە ڕاگررتنی بڵین تا ئێستا هێکلا نەکرێتەوە چکارەنگە ئافرەتی پێش ئێمە ڕاگیراوە. بەڵێ پێش ئێمە ڕاگیراوە کە ئێمە هاتوین ڕاگیرا بوو. ئێمە ئێستا خەریکی ئامادەکردنی سیستمێکی کەینی سیستمەکە تەواو بووە. ئێمە و وەزارەتی پلاندانان و چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئیشمان لەسەر کردووە. خەبیرێکی فەڕەنسی سیستمەکەی بۆ نووسیبین نردوویەتی. ئێستا UNDP ئەوێ تەرجەمەی کا بۆمان ئەوەی کە نردوێتی بە فەڕەنسی نردوێتی کە هاتە لامان بۆی سەیریکەین ئەم جارە چۆن دەست پێەکەینەوە. یەکەم بۆ ئەو خێزانانەیە کە لە خوار هێڵی هەژاریەوە و نزیکن لە هێڵی هەژاریەوە ئەبێ پرۆسەکە شەفاف بێت، نابێ گەندەڵی تیاکرێت، نابێ هیچ حیزبێک دەدەخۆلی تیا بکات، هەروەها بەمەرجە. چۆن من بێوە ژنێکم 5 مناڵم هەیە لە مەکتەب دەرم هێناون لەسەر جادە سواڵیان پێکەم یا کاسبیان پێکەم بێ مناڵەکانم بەرمەوە خێزانەکەم بیان بنێرمەوە خوێندن ئەنجا ئەم هاوکاریە شمول مەکە. بەڵام 150,000 ژنیە ئەساس 150,000 ئەگەر من تاچێک بم تەنها خۆم بم 150,000 ینی لەسەر ئەوە ڕێکەوتوین لەگەڵ خەبیرە فەڕەنسیەکە. بەڵام کێتە سەر خێزان لەگەڵ هەر مناڵێکە ئەبێ 50,000 دینار زیاد بکرێت. واتە ئەگەر ژنێکی بێ هاوسەر 3 مناڵی هەبێت ئەو کاتە 300,000 وەرەگرێ نەک 150,000. ئێمە ئێستا سیستمەکە تەواو بووە کە تەواو بوو ئەنجا ڕێکارەکانی کەی بەدوایەت ئەوەی کە ئەبێ بچێتە ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێ، دوای پەسەندکردنی ناونووس بکەین. ژنەکانمان بچێت بزانێ ئایا ئەم خێزانانێک کە خۆیان ناونووس کردووە لەگەڵ ئەم سیستمەیە یەگەگرێتەوە فعلەن ئەو خێزانانن کە هەژارن و لە خوار هێڵی هەژاریەوەن. دوای ئەوەی کە پرۆسەکە تەواو بوو هەمووی ئەو کاتە ئەچێتەوە بەردەمی ئەنجومەنی وەزیران بۆ پەسەندکردنی و ئەمەش خەمێکی تری گەورەی وەزارەتەکەی ئێمەیە کە دڵنیانەکەینەوە ئیشی لەسەرەکەی و داکۆکی کاری هەموو ئەو خێزانانین کە پێویستیان بەو پارەیە. سوپاس دەکەین. کاتێکی کەممان ماوە ئەگەر قسەش لەسەر زیندانەکان بکەین بڵین یاخود لەسەر بیمەی بێکاریش مەسەرەن دەرچوویەکی زۆری دانەمەزراوەیە دوای لەسەر زیندانەکانش قسە دەکەین. ئەگەر دۆخی دارایی باش بێت چاوڵێکێ بۆ دەستپێکردنەوەی ئەمەش بیمەی بێکاری چووکە نزیکەی 200,000 دەرچووی دانەمەزراو هەیە بڵین کە لە 2000 لە هەرێمی کوردستان بیمەی بێکاری هەبوو تا پێشتر هەبوو ینی پێشتر بەر لە 2014. بەڵێ ئەو بیمەی بێکاری نەبووە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران 150,000 ئەیە بەو دەرچوانەی کە دانەمەزرا بوو. بیمەی بێکاری ئەو پێویستی بە یاسا و سیستم و ئەوانە هەیە. ئەو دەرماڵەیە بڵێ خۆت ئەوە یاویان نەتێ پێشتر بەڵام لەگەڵ هاتنی قەیرانی دارایی ئەوەش بڕاوە نەماوە. ئێمە لەو سیستمە کە دامان ناوە باشە لەگەڵ ئەو خەبیرە فەڕەنسی قسەمان کردووە ئەو دەرچوانەی زانکۆ پەیمانگاکان کە تا ئێستا هیچ کارێکیان نییە و لە هیچ کۆمپانیایەک ئیش ناکەن کە بیسەلمێنن هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە ئەبێ شمولیان بکات. باشە سوپاس دەکەم. لەسەر دۆخی زیندانیەکان لە سەردەمی کۆرۆنا چۆنە ڕۆژانە بڵێن پشکنیان بۆ دەکرێت لە زیندانەکانی بڵێن سلێمانی هەولێر دۆک؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە یەکەم پێش کۆبوونەوەی یەکەمی حکوومەتیش لەسەر کۆرۆنا پێشەوە یەک حاڵەتیش لە هەرێم تۆمار بکرێ ئێمە دەستمان کردووە بە ڕێکارە تەندروستی و خۆپارێزیەکان. سەرەتا یەکسەر سەردانیکردنمان
قەدەغە کرد هەروەها مۆڵەتی زادراونمان قەدەغە کرد ئەوەی کە لە مۆڵەت بوو ئەگەڕایە و کەرەنتینەمانەکردن دوای 2 هەفتە ئەگەڕانەوە ڕۆژانە هەموو بڵێ ناو زیندانیەکان ئەرشێنین هەر کەسێک هەست بکەین بچووکترین نەساغی هەیە یەکسەر پشکنینی بۆ ئەکرێت ڕۆژانە ئەوانەی کە لە دەرەوە یەن لەوانەی کۆمپانیای خواردنە هێزی جێبەجێکارە ستافی کارژێڕیە لەبەر دەرگا فەحسیان بۆ نەکرێ نایەنە ژوورۆ بێ پشکنین بکرێت بۆی نەک لەگەڵ خۆی کۆرۆنا بێنێت تۆمار نەکراوە بڵێن لە زیندانیەکان نەخێر جگەلەوە بە ئەو دەرمانە هەموو لەشی و پێڵاوەکانی ئەڕشێنرێ ئەجا کە ئەچێتە ژوورەوە بێ دەستکێش و کەمامەی پێبێ کەمترین بەرکەوتنیشیان هەبێ لەگەڵ سزادراوەکان بۆی ئەم نەخۆشیە نەگوازرێتەوە بۆ سزادراوە باش سەبارەت بە لێبوردنی گشتی ئەگەر بە کورتی هیچ ساڵێکی لێبوردنی تایبەت یاخود گشتی لەم سەردەمی کۆرۆنادا بەڵێ من لێت ناشابمەوە خۆم لەگەڵ هیچ لێبوردنێک نیم بەڵام دۆخەکەەوە ئەخوازێ کە ئێمە 2 هۆکار هەیە کە داوامان کردووە لێبوردنی گشتی دەربکرێ هۆکاریشیانەوەیە کە دۆخی چاکسازیەکانمان زۆر خراپە قەڵبارڕ بووە هەر چاکسازیەک بۆ 940 کەس دروستکراوە سا 2 ئەوەنە خەڵکی تایە کە ناتوانین بینا بکەین چارەسەری ئەم قەڵبارڕیە بکەین ئەبێ شتێکی کە ڕێگایەکی کە بگرینە بەردووەم مەسەلەی کۆرۆنا کە ئەگەر یەک حاڵەت بچێتە ژوورەوە کارەساتی مرۆیی دروستە بێ کە لە ڕووی ئینسانیەوە کەسێک تاوانی کردووە نابێت تۆ نەیپارێزی بۆیە ئێمە پێشنیارێکمان کرد بۆ سەرۆکی حکوومەت کە لێبوردنێکی گشتی دەربکرێت و پێشنیارەکانمان نووسیوە چی بێ چێ بگرێتەوە چۆن بێ داوامان کردووە کە ئەگەر پێشنیارەکان پەسەند کراب لیژنەی یاسایی ئەنجومەنی وەزیران بیکاتە پرۆژە یاسا و پەرلەمان سیفەی ئەجالی باتێ و لێبوردنێکی گشتی دەربکات دوای 2 ڕۆژ سەرۆکی حکوومەت بە سوپاسەوە لیژنەیەکی پێکێناوە لە وەزارەتی ناوخۆ داد کار ئەنجومەنی دادوەری بەڵام من ڕەخنەم هەیە لەو لیژنەیە لەبەرەوەی تا ئێستا 3 کۆبوونەوەیان کردووە بڕیار بووە ئەمڕۆ کۆبوونەوەی 4ەم بکەن دووە سەرنج و تێبینیان خۆیان بنەوە بە سەرۆکی حکوومەت کۆبوونەوەکەیان کردویان تە سبەینێ و پێم وایە سبەینش بەتەمان دوای بخەن هەرچەنە ئێمە وەزارەت ناڕازین نوێنەرەکەمان ناڕازیە بۆیە کارەکانیان بە سسی بەداخەوە بەڕێوە برد ئەیان توانی هەر پێشنیارێکیان هەیە بیێنەوە بە بەڕێ سەرۆکی حکوومەت بۆی ئەگەر لێبوردنی تایبەتە گشتیە مۆڵەتی درێژخایەنە ئازادکردنی بەمەرجە بۆی ئێمە بمانتوانیا لە ئێستا کاری لەسەر بکەین بەڵام تا ئێستا کارەکانیان نەچۆتە پێشەوە سوپاس دەکەم 2 پرسیار زۆر بەکردی یەکێمە خەڵک زۆر دەربارەی موچە پرسیار دەکە هەرچەندە بەڕێز مەسەلەن وەزیری دارایی بەڵام لە ئەنجومەنی وەزیران کە کۆبوونەوەتان کردتان موچە کەم ناکرێتەوە ئەی 30 ڕۆژ جارێک دابەش دەکرێت هیچ چاوڵێک هەیە بۆی کە پێشنیارێ بۆ کەم سبەی شەو کاگاوت بانکەی بۆ هێرە وەزیری دارایی لە خزمەتی ئەگەر بێت بۆ چاوپێکەوە من ئەزانم ئیشەکانی وەزارەتی دارایی چۆنە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە خۆت هەمووتان لێوێ ئێمە وتومانە موچە کەم نەکرێتەوە ئیتر باسی 30 ڕۆژوانە نەکراوە بەڵام پلانی وەزیری دارایی من نەوەزیری داراییم نەختصاسم دارایی و ئابووریە بۆ یەکرێت جەنابیان بانکەن دڵنیاشم ئامادە بێ لە بەرنامەکە و چیت هەیە لەسەر دارایی لەسەر ئەو پارەی کە لەبەر دەستایەتی هەمووی بخاتە ڕوو بۆ هاوشتیمانیان دو پرسیارم سەبارەت بە ئۆتۆمبیل هیچ ئۆتۆمبیلێک بۆ وەزیرەکان کراوە لە 2020 یاخود 2019 کە ئاڵایەک دروست و هەرچەندە وتەبێژی حکوومەتی ڕوونکردنەوەیدا ڕەنگی خەڵک پێویستی بە ڕوونکردنەوە بێت بەڵێ خۆی هەموو وەزیرێک هەموو مدیر عامێک هەموو مستەشارێک کە دەستبەکار بێ سیارەی ئەدرێتەیە بەڵام ئەم سیارەیە سەنەویەکەی بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوەیە هەموو ئەوانەی کە پێیان وایە ئێمە سیارەمان بۆ کڕاوە بچن بپرسن لە بەڕێوەبەرایەتی مرور لە گشتی لە ئامە لە هەولێر لە وەزارەتی ناوخۆ لە بەڕێوەبەرایەتی مرورەکانی پارێزگاکان ئەگەر خۆمان هاوسەرمان مناڵمان برامان خوشکمان لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە ئەم چەند مانگەیە سیارە بناوی ئێمە تۆمار کرابوو لەمان قبول مەکەن من کە چوومەتە ئەو وەزارەتە ئەو ڕۆژەی مباشەرە بکردووە هەر ئەو ڕۆژە بەڕێز دکتۆر ڕێکە و 2 سیارەی لا بۆ 100 تەسیمی وەزارەتی کردوێتەوە 5 چەکی لا بۆ 100 تەسیمی وەزارەتی کردوێتەوە نەکەر ئەوە 2 ملیۆن و نیوی نەسری بەردەستی خۆی لەلا بۆ تەسیمی وەزیری واشە بووە وەزیری واشە بووە دوای 2 مان کروتی بە منێت بەسەر حکوومەتەوە سیارەکانی هێنایەوە بۆ حکوومەت بەس ئەو هەمان ڕۆژ هێناوێتەوە 2 مستەشارم هەبووە 2 مستەشار کاک ئەمیر سڵێوە
لەگەڵ کاک سەرکەوتە ڕەشی پێڵەن ئەو ڕۆژەی تەقاعد بوون لە کاتی دەروتە سیما ئەو دووەنە و شەی لایەن بوو تەسیمی وەزارەتیان کردوتەوە لەبەرەوە سیارە نەهی وەزیرە نەهی مستەشارە نەهی مدیر عامە لەگەڵ ئەو ڕۆژەی ئینفیکاکی کرد ئەبێ بیاتەوە بە حکوومەت. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی کە لەم بەرنامەی لەگەڵ ماوە سپاس بۆ بینێرانی بەڕێز تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.